شوان ماما وێڕای نالەباری باری تەندروستی بەریانەی قووەی زەویە حەیدەر قارەمان ناسراو بە شوان مامۆ کاپتن و سەرکردەی یانەی هەولێر دوای زیاتر لە 20 ساڵ یاریکردن 2002 توێی پەرتووکی ژیانی یاریزانی دادایەوە و واژۆی کۆتایی لەسەر ژیاننامەی یاریزانی کرد. شوان مامۆ لە تەمەنی 38 ساڵی واسهێنانی خۆی لە یاریکردن ڕاگەیاند. ئەو پۆستەی کە بە من دراوە یان چۆن وازم لێ هێناوە هیچ شخصێک تەسیری لە من نەکردووە و نە کاپتن زار معروز و نە دەستەی کارژێڕیش. من دوای خولی عراقی ئاخر یاریمان لەگە یانەی کەرەخ بوو لەو کاتەوە کە یاری تەواو بوو چوومەوە ماڵەوە ئەو هەستم بۆ دروست بوو بەڕاستی و دەشم توانی کە یاری بکەم تا لازێش دەتوانم یاری بکەم. بەڵام ئیتر یاریزانێک کە خزمەتێکی زۆری یانەیە کرد بێ و ئینتاجێکی باشی هەبی و تاریخەکی باشی هەبی من ئەوم پێ باش بوو کە یەکەم یاریزان بم لە کوردستان لەو کاتەوە هەم بتوانم یاری بکەم هەم بڕیاری ئەوەش بدەم کە واز بێنم ئەگەنا هیچ تەسیراتێکی هیچ کەسێک نەبووە. شوان مامۆ دوای واسهێنانی لە یاریکردن ڕاستەوخۆ دەبێتە بەڕێوەبەری تیپی تۆپیپەی یانەی هەولێر لە خولی نایبی عراق. شوان بەهۆی ئەوەی لە سەردەمی یاریزانیش هیچ کارێکی دیکەی ئەنجام نەداوە نایەوێت دوای واسهێنانیش لە یاریکردن لە یاریگەکان دوور بکەوێتەوە بەڵکو دەیەوێت نزیکتر بێت لە یاریزانانی تیپەکەی. دەتوانم بڵێم خزمەتێکی ناڵێم خزمەت بەڵام ئەرکە لە سەشانم کە خزمەتێکی زۆری یانەی هەولێرم کردووە و ئەوانش خزمەتی منیان کردووە بەڵام یانەی دایک ماڵی هیچ کەسێک نییە ماڵی شوان مامۆ نییە و ماڵی فران و فران نییە ماڵی هەموو وەرزشوانانی کوردستان و عراقا هەر کەسێک بیوێ بە تایبەت یاریزانە شەبابەکان هەر کەسێک بیوێتن یاریزانەکان دەتوانن نەک بگەنە شوان مامۆ بەڵکو باشتریش بن لەبەرەوەی یاریزانمان هەیە ئێستا لە کوردستان زۆر باشن دەتوانن بێن دەرفەت وەربگرن لە یانەی هەولێر و لە شوان مامۆش باشتر بن بەڵام بە شەرتێک ئەو یاریزانە بە هەموو شێوەیەک دەبێت هەوڵی بۆ بداتن. ئێستا من هەوڵم بۆ داوە و ماندی بوومە زۆر و بازیشم داوە بە مادی و بە معنەی تومایی ئەوەم هەبوو کە چەند ساڵێکە کاپتنم بگەم بە ئەنجامێکی باش و کاسێک بەدەست بێنین بە خۆم بڵندی بکەم بەڵام بەداخەوە عالمي هدف عالمي من الخبير قرمان الآن يأتي بالهدف. شوان مامۆ لە تەمەنی یاریکردنی تەنها درێسی هەولێری لە خولی نایبی عراق پۆشیوە لە هەر چوار نازناوە مێژوویەکە یانەکەشی بەشدار بووە. دوو نازناوی خولی نایبی کوردستانیشی لەگەڵ هەولێر و زێرەڤانی بەدەستهێنا و جامی کوردستانیش لەگەڵ یانەکەی سنووری دەڤەری بادینان لەگەڵ هەڵبژاردەی کوردستانیش بەشداری چەند جامێکی ڤیڤای کردووە و گۆڵکاری جامی ڤیڤای ماڵتا بووە. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.